رئيس بختیار جاف پسپور پیوندی نفدولتیش سلوونیا دید گل مدابط از بحثکم رئیس بختیار گلک سپاس کوهین گل مدانل دسپیکی از بدسپیکر نوی شری پیوندین ولاتان بو ولاتن کو شر دسپیکرینه حتی چرا دا دیارن پیشبینه دمکی نزدیک دا چه تکچونا پیوندیان یان جی پیسکرنا پیوندیان ام بینین وکا پشتوانی بو ولاتن کو شر لهین في شرين وكاكر ام شريك يستا لبين ايران واسرائيل وامريكايا ام شرا لمانجي ششي باروا تشاوري اكرا يعني اويك راوستابو او دوانزر روجا معناه اسرائيل نيتواني همو هدفكاني او شرا ببيل بينت او اويك ابيت يكمنشت اويك زوزو جرينجا بو اسرائيل اويا نبس برنامج نووي وإنما برنامج موشكي وهروها كاركاني موشك إنجا أمنته وسر أويستا آية أتوانيت إسرائيل مانجي كتر أم شرب بردوان باللسري ليرا لا يكتي أوروبا ولا ناو ناتو باوريان بويا كإسرائيل أتوانيت سي حفتة يتر زياترين شت أم شرب كات كدواي سي حفتة أو وقتا توانای ئەوەی بەردەوام بێت لەم شەڕە ئەمریکا ئەتوانێت ئەمریکا وەکوڵی هێزێکی زلە و وەکو رووسیا ئەوە توانێت چەند ساڵێکی تریش ئەم شەڕە بەردەوام بێت بەس ئایا چۆنە بێت ئەم شەڕە تەسیری چۆنە بێت لەسەر کەنداوی عەرەبی لەسەر دەوڵەتەکانی خەلیج و هەروەها لێرە ئێستا زۆر گرنگترین شت ئەوەیە ئایا نەوت ئەتوانێت بەڵام بەڕێز بەختیاریانێ ئاماژەکان هەمووی بوو ئەوەن کە مادەم پەیوەندی وڵاتان هەتا هی ناتوش لەگەڵ ئەمریکا لەگەڵ ئیسرائیل بەردەوامن ئیتر ئەوان دەتوانن لە جیاتی ئیسرائیل ئەم شەڕە بکەن یعنی پەیوەندیەکان زیاتر بۆ لای ئیسرائیل و ئەمریکان لەناو ئەم شەڕەدا ئێستا ئەوەی کە ئەزانی کە لەناو ئەوروپا ئەزانی لەناو یەکێتی ئەوروپا ئێمە یەک شتە بێ لە بیرمان نەچێتەوە کە لە ساڵی 2003 جۆرج بوش هێرشی کردە هێرشەکەی ئازادیکردنی عێراق لە 2003 ئەو وەختە هاوپەیمانێکی نەتەوەیی دروست کرد کە تقریبا 35 وڵات بنتیایە ئەم جارە دۆناڵد ترامپ داوای ئەو شتەی نەکردووە و نایەوێت هاوپەیمانێکی دەوڵەتی بێت ئەوێت خۆی بەتەنیا بێت لەگەڵ ئیسرائیلە لێرە یارمەتی ناتۆی ئەوێت یارمەتی بریتانیای ئەوێت یارمەتی ئەوە دیمان دوێنێ لەگەڵ ئیسپانیا زۆر کڵێ بینیان خراپ چکۆ ئیسپانیا قبول ناکات ببێتە بەشێک لەم شتە ئێستا ئایا ناتۆ دێتە ناو ئەم شەڕەوەیانە ئەوە هەمووی وەکۆڵی لەسەر ئەوە ماوەتەوە چۆنە بێت لە تورکیا چکە دوێنێ دیمان کە موشکێک هاتە سەر تورکیا کە ئەو وەختە ئەمریکێکە لەو شتانە کە ئێران زۆر حەزەکات ئینەوە تورکیاش بێتە ناو ئەم شەڕەوە چونکە بۆ ئەم ئەگەر تورکیا بێتە ناو ئەم شەڕەوە ئیتر بێت شەڕێکی بڵین ئیسلامی دژی دەوڵەتەکانی غەرب بەس لەم شتەیە زۆر زەحمەتە کە تورکیا بێتە ناو ئەم شەڕەوە و هەروەها لام وایە ناتۆ لێرە ئیتر مادەی 5 خۆتان نەزانن ئەو وەختە بێ بەرگری بکات لەو وڵاتەی ناتۆ یعنی معناوێ بێت ناتۆ هەر 30 وڵاتەکە بەیەکەوە یارمەتی تورکیا بدەن بەس وەکو دیمان مادەی 5 لێرە بۆ پۆڵەندا 2-3 جار بەکارهێنا لەم ماوەی ئەم ساڵەدا دوای ئەوەی کە موشکی رووسیا هات بەرەو پۆڵەندا و دیمان ئەو وەختە کە ناتۆ ئەوەندە دەورێکی گەورەی نەبوو باشە گرێدای دەستپێکردنەوە vê قۆناغیە شەرتە بەحسا یعنی پارساڵ و هەیڤاشەشێژی کرد بەرپرسên ئەمریکên ئیسرائیلی ژی ئاماژەپۆیەکێت کن تڤیا بە نیڤا ساڵێ یعنی دیستا ژی هەیڤاشەش ئەف شەڕە دەستپێکردبوون لێ گۆڕانکاری هەبینە شەڕ هاتیە پێشخستنە شەڕی بەرژەوەندیە ئیسرائیل و ئەمریکایدا بوویان ژی هێشتان ئامادە نەبینە ئەوی شەڕی بەرامبەری ئیرانێ بکەن لێرەدا بەرژەوەندی ئەمریکایە چونکە وەکو ئەزانین مانگی 11 لە کۆنگرس انتخاباتی نیوەیە لەبەر ئەوە دۆناڵد ترامپ ویستی ئەم شتە بە زووترین کار بکات ئیسرائیلەکان نەیانەویست ئیسرائیل لەو شتە بوون لە مانگی 6 یان مانگی 7 ئەویش ئەو شتە بکەن وەکوڵی بەهاوین و پێش ئەوەی کە دەست پێ بکات وەکۆڵی انتخاباتی ئیسرائیل لە مانگی 9 یان مانگی 11 ویستیان ئەمە پێشی بخاتەوە ئەم ئەمریکا ویستی ئەم شتە پێش بخاتەوە و دۆناڵد ترامپ ئەوێت بڕوات بۆ ناو وەکۆڵی حملەی ئینتیخابی لەم ماوەیەدا ئەو وەختە وەکۆڵی بە سەرکەوتو لێرە سەرکەوتن زۆر گرنگە بەس ئەم سەرکەوتنە چۆنە بێت ئێستا نازانین چونکە وەکو دیمان ئێستا چین و عومان و
چەند دەوڵەتی تر ئەیانوێت ئەم شەڕە ڕابوەستێنن ڕاوەستانی ئەم شەڕە لەم وەختەدا ئەو وەختە لە وەکوڵی لە بەرژەوەندی ئەمریکا و ئیسرائیل نییە. باشە بابەتێ پەیوەندیات ناوە وڵاتên ناوچەیەدا ئەو حتا نوکەژیل سەر ئەساسێ ئاینی سەر ئەساسێ مەذهبی بووینە بۆ نمونە ئەو وڵاتên ku مەذهبێ شیعە هەمین نزیکی ئیرانê bîne lê nûkeb taybetî jî ku behsa gorankariyên stratejiyên cîografî tê nekirin nava navçeyê ku yani wilat hemî dê êne guharîn peywendiyên piştî şerî dêr ser çi esasekî bin nêvbera wilatan da nêvbera hêzên herêmî da پەیوەندی ئێمە ئەم شتە بێ بەڕاستی بزانین کە وڵاتەکانی کەنداوی عەرەبی وەکو سعودیە وەکو ئیمارات وەکو زانین بڵین هەتا ئێستا دەنگی زۆر نایەت بەس سعودیە زانێت لە ساڵی 2015ەوە هەتاوەکو پار شەڕی 8 ساڵ لەگەڵ حوسیەکانە لە یەمەن ئەویش هەر بە ڕێگەی ئێرانەوە معنای ئێران لێرە بوو سعودیە ئەوێت بە زووترین کات ئەم شتە زوو تەواو بێتەوە و ئێران نبێتە دەوڵەتێکی گەورە و دەوڵەتێکی نەوەوی یعنی ئەتۆمی لەم منطقەیەدا لەبەرەوە سعودیە لە بەرژەوەندی سعودیەدایە و سعودیە ڕاستی وەکو کە دێتە دەرەوە کە پێمان ئەگات ئینەوە سعودیە یارمەتی ئەمریکا ئەدا دێرە و دیمان لە زۆر فڕۆکەخانەکانیان وەکو زەهران وەکو دەمام ئەمانە هەمووی ڕێجێشی ئەمریکی بەکاریهێن مەبەست لێ چه سعودی یانجی وڵاتên کەنداوی بەشدار نەبینە حتا نوکە یعنی مەبەست لە ئەوە نەبتە شەڕێکی ئاینی یە مەذهبیت نێڤبەرا شیعە و سنەیاندا یانجی ئەوە پەیوەندی یانجی بەرژەوەندیên wana zêdetir gel ئەمریکا ئیسرائیلê net قۆناغên bihêdal Rojhilatê Navêrast بەڵێ ئەوان بەرژەوەندیان لەگەڵ ئەمریکایە زیاتر و هەروەها ئیمارات بەرژەوەندێکی هێشتا زیاتری هەیە لەگەڵ ئیسرائیلدا بەس لێرە وەکو ئەڵێم نایانەوێت ئەم شتە بێتە شەڕێکی ئاینی و هەروەها وەکو دیمان لە ساڵی 2023 مەسەلەن یان لە ساڵی 91 کە شەڕی یەکەم بوو هی ئازادکردنی کوێت ئەمریکا دایمەن ئەویست ئیسرائیل دوور بکاتەوە لەم شتە بۆچی چونکە ئەگەر ئیسرائیل بێتە ژوورەوە یان بێتە ناو ئەم شەڕەوە ئیتر ئەبێتە شەڕێک لە بینی ئیسرائیل و دەوڵەتە عەرەبیەکان و بۆ کۆڵی بۆ ڕێی عامی عەرەبی ئەمە باش نییە بەس ئێستا وە کۆڵی ئیستەی زۆر شت گۆڕاوە لە ناو وڵاتانی عەرەبدا و ئەو سیرکردنەی تەماشاکردنیان بۆ ئیسرائیل وەکو پێشتر نییە ئێستا ئیسرائیلیەکان زۆر بە ئاسانی دێنە قەتەر و دێنە ئیمارات و دێنە ئەو وڵاتانەوە بەرژەوەندی ئێکۆنۆمیان هەیە یعنی ئابووریان هەیە شتەکە لێرە وای دی هاتووە یعنی شەڕێکی ئاینی نابێت بەس بۆ بەرژەوەندی خەلیج و بۆ بەرژەوەندی سعودی ئەوەیە ئێران وەکو خۆی نەمێنێت ئێران ئەبێ بگۆڕێت نەمانوت ئینەه ئیسرائیل ئەوێت ڕاستە ئیسرائیل ئەوێت کە کۆماری ئیسلامی لە کۆمارێکی ئیسلامی و بێتە کۆمارێکی ئەلمانی و وڵاتێکی تر و یعنی بێ ئەم ڕژێمەی کە تێدا ئێستا بەڵام ئەمریکا ئەوێت بە مۆدلی ڤەنزوێلا وەکو چۆن مادوڕۆیان برد ئەو وەختە نایبەکەیان کە ڕۆدریگەز بوو ئەو یەکسەر وەقڵی پەیوەندیان هەبوو لەگەڵیان ئەمریکا ئەوێت ستێژ لە ناو ڕژێمی ئیسلامی ئێراندا یەکێکی لیبەرال بدۆزێتەوە یەکێک بدۆزێتەوە کە بتوانێت وەکۆڵی پەیوەندی بکات لەگەڵ ئەمریکا بەس وەکو دیمان ئەو شتانی کە پێمان ئەگات ئێستا وەکو بەس یاپسانە هەیە بۆ نمونە یانێ هەندی وڵاتên ناوچەیە تایبەتیشی ئیسلام هەی 1400 ساڵە یعنی هەم ئالیە شیعە و ئالیە سنە هەیە یعنی ئەفسانە هەیە دەسەڵاتە شیعە وسا لاواز ببت ناوە ناوچەیەدا ئێدی هێزێک نەمینێت ناوە هێزە شیعە یانجی دەولەتێک وانە بێت دەولەتەکە ئیسلامی بەڵێ لە سیاسەتی ئەمریکادا لە ساڵی 2005 دوای ئەوەی تەرمی یەکەمی تەواو کرد ئۆباما کتابی مەقالەیەکی هەبوو بۆ دیمۆنیتۆر تیای نووسی ئێمە ناتوانین ئەعتیمادکەینە سەر وڵاتە سونەکان ئەبێ ئەعتیمادکەینە سەر وڵاتە شیعەکان و دوایەوە دیمان کە ساڵی 2015 لەگەڵ ڕۆحانی ئەو پەیوەندیەکەیان پتر کرد و ئیتیفاقی نەوەوییان کرد لەگەڵ ئێرانە معنای ئەو وەختە سیاسەتی ئەمریکا ویستیان کەمێک وە کۆڵی تەوازونێک بکەن لەگەڵ بینی شیعە و سنە لە بینی ئێران و دەوڵەتەکانی خەلیجە بەڵام لام وایە لای دوای هاتنی دۆناڵد ترامپ لە ساڵی 2020ەوە زۆر شت گۆڕا و ئێستا لە دووەمین تەرمی ئەم سەرۆکایەتی دۆناڵد ترامپ دیمان کە ئێستا ئەوێت بە تەواوی دەوری ئێران تەواو بکات دەوری ئێران زۆر گرنگە بۆ ئەمریکای لە لایەکی ترەوە چونکە ئەمە ڕێگای حەریرە ئەمەی بیلت ئەند ڕۆد زاد ئەوەی کە لە چینەوە دێت بەرەو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەوروپا و ئەفریقا معناوێ ئەم بیلت ئەند ڕۆدی یان ڕێگای حەریر
بەڕێگەی ئێرانەوە ڕوات ئەویست دۆناڵد ترامپ ئەوێت لێرە ڕای بوەستێنێت وەکو چۆن لە ڤەنزوێلایش زیاترین شت بەرژەوەندی چین بوو یعنی چین لەوێ ئیستیسماراتی هەبوو بەرەوە بەرهێنانی خۆی هەبوو لە شەریکاتی نەوت لەوێ و دوای ئەوە دیمان کە لێرە وەکۆڵەی شتەکە ویستی کە چین زیاد نەبێت چکە چین تا ئێستا زۆر لە ئەولەویاتی سیاسەتی دۆناڵد ترامپ باشە یعنی ئەوان و کەل ئەمریکایل سەردەما دۆناڵد ترامپی تێتە دیتن بڕیاردانên سەربەخۆ یانجی حتا دەستپێکردنا شەڕا ڕاوەستاندنا شەڕال سەر ئاستا جانی ڕۆژهەڵاتە ناوەڕاست پڕاستیژی هەمی بڕیارên دۆناڵد ترامپینە یانجی پڕاستیژی سیستەمێکی gelekê pêzit nava Amerîkayê de heye heta biryarek derbiçit êdî çendîn sal plan bû têne danan kîşkiş wana rast e serokek çêt hemî biryarekê derkit tak aliyane yan jî ber û vajî plan sala têne dareştin bû karekê wisa پرسیارەکەت زۆر جوانە و زۆر تەواوە ئەو شتە بێ بزانین نەبەست لە ئەمریکا و هەتا هەروەها لە ئەوروپایش هیچ شتێک ئیمڕۆ بڕیار نادرێت ئەو شتێک کە ئیمڕۆ بڕیارە دێت یعنی بیری لێکراوەتەوە پێش 10 ساڵ یان پێش 2 ساڵ لەبەر ئەوە کۆڵی پەیمانگای خۆیان هەیە سنتری ئەوەیان هەیە هی لێکۆڵینەوە لە ئەمریکا و لە ئەوروپادا کە پێش ئەوە لێکۆڵینەوەکەین ئێمە لە ئینستیتوتەکەی ئێمە هی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەڵکان ئێمە زۆر شت ئەنووسین وا ئەزانین کە ئەمە نایەتە دی بەس ئەو شتێک کە ئەینووسین و کە ئەڕات بۆ ستەیت دیپارتمنت یعنی بۆ وەزارەتی خارجی ئەمریکا ئەبینەوە دوای 2-3 ساڵ ئەو شتە دەست پێ ئەکات نەوەکۆەوەی کە ئێمە نووسیمانەوەکۆی ئێمە ڕاوێژمان کردووە و ئینەما وەکۆڵی لەو شتەیشیان وەرگرتووە هەندێک زانیاری ئێستەیش معنایەوەیە لێر لە ساڵی 2020ەوە ئەم پلانە هەیە لەگەڵ ئێران لە تێرمی یەکەمی کە دۆناڵد ترامپ بووە سەرۆکی ئەمریکا و ئێستا من دووبارەی کردەوە و ئەیەوێت کە بڕاتە ناو مێژووەوە وەکو سەرۆکێک کە دەوری ئێرانی تەواو کرد چکە خۆتە زانیت ئەمە 47 ساڵە ئەم ململانە لە بینی ئێران و ڕۆژاوای ئەوروپا و لەگەڵ ئەمریکادا هەیە دیساژی هەر گرێدای سەردەمێن دۆناڵد ترامپ جارات یەکەمدا کوب تایبەتیژی ڕێکەفتنا ئیبراهیمی و ئاسایکردنا پەیوەندیên وڵاتên کەندا و ڕۆژهەڵاتە ناوەڕاست وڵاتên عەرەبی گەل ئیسرائیلê بووە کوب چەندین ساڵە وەکە دوژمن وەکە خائیند ناوا ڕۆژهەڵاتە ناوەڕاستات هاتە نافkirin لێ شەڕی غەزە ئاسایکردنا پەیوەندیان هاتبوو ڕاوەستانە وی شەڕی پێشبینە پشتی vê قوناغی دیساژی ڕێکەفتن هەبن ئاسایکردنا پەیوەندیا بشێوەیەکی گەلەکە باشترش بەری دەست پێ بکەنەوە ڕاستیتانەوێت خۆی پەیوەندی لە بینی وڵاتە عەرەبەکان لە بینی حکوومەتی عەرەبی باسی ئێمە سووریا و عێراق ناکەین و ئینەما باسی دەوڵەتەکانی خەلیجەکەین و وڵاتە گرنگەکانیان وەکو مەغرب وەکو تونس وەکو مۆریتانیا و ئەمانە هەمووی پەیوەندیان هەبووە لەگەڵ ئیسرائیلە پێش ئەوە هەموو شتێک وەکۆڵی ئەوە نییە بڵێ بە عەلەنی باسی ئەو شتە بکەن و ئینەما ئەم پەیوەندیار هەیە ئێستا دوای ئەوەی کە ئەمانەی ئیتیفاقیەتی ئیبراهیم دەست پێ کرد و دوایەوە کە ئیمارات و عومان و ئیمارات و بەحرین و سوودان و مۆریتانیا و ئەمانە کە مەغرب کە بوونە پەیوەندیەکی دیبلۆماسییان هەبێت لەگەڵ ئیسرائیلە باوەڕەکەم دوای ئەوەش پەیوەندی ئەبێت زیاتر ئەو وەختە ترسی ئێرانیان نابێت هەتا ئێستانی ترسێکی ئێرانیان هەیە لەم شتەیە دوای ئەوە باوەڕم بەوەیە کە پەیوەندیان ئەبێت چونکە ئیسرائیلش دەوڵەتێکە ئەمە 80 ساڵە لێرەیە ناتوانێت کەس بڵێت کە ئیسرائیل نامێنێت ئەمە شتێکی وەکۆڵی ڕاست نییە و ئەمە درۆیە و هەموو ڕژێمێکی عەرەبی لە عێراق خاستەن باسی ئەوەیانە کرد کە ئیسرائیل نامێنێت نەمانی ئیسرائیل ئەمە خەوێکە وەکەوەی بەیانی بڵین نەمانی تورکیا یان نەمانی عێراق ئەمە شتێکە ئێستا خەریتەی عالەمی وهایە و ئەمە 100 ساڵە هیچ شتێک نەگۆڕاوە و باوەڕ ناکەم 50 ساڵی تریش زۆر شت بگۆڕێت gelek spas berês Bextiyar Cav pisporê peywendiyên nêvdewletî ji Slovînya hîn gelmeda bûn gelek spas bûye.